سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. من ڕزگار جەبار لە بڕگەیەکی نوێی پیشەی ڕۆژدا لەگەڵتانە دەبووم و بۆ ئەمڕۆ باز لە پیشەیەک دەکەین ئەگەرچی کەمینەیەک پێوەی سەرقاڵن بەڵام پەیوەستە بە ژیانی زۆری نەمانەوە و تاک بە تاکی کۆمەلگا سودمەندی ئەو پیشەیەیە. ئەوش پیشەی پاکەوانەیە یاخود ژینگە پارێزیە. لەو خاوەنکارانە ئاپرسم کە ڕۆژانە سەرقاڵی پاکردنەوەی شۆستە و شەقام و شوێنە گشتەکان و لە گیر و گرفت و ژیانی ڕۆژانەیان چەندان پرسیاری تایبەتمەندیان ئاراستە ئاکەم. لەگەڵ ما بن. لە 2000 و لە شارەوانی و هیچ کەس حسابێکم بۆ ناکە. ساعەت 6 خەزانم کەس حسابێکم بۆ ناکە. حتا ئێستاکە کەس حسابێکم بۆ ناکە. سیارەیە لە خەلیەمدا هیچ مەعاشێکم نییە، بەس ئەمەم هەیە، هیچ توانایەکم نییە. هەقا ئێستاکە حکوومەت خۆی بەزەوی پێوان بێت تەقاوتم کە هیچ تاقەتێکم نە. وەڵڵی هیچ تاقەتێکم نییە، فەقیر حاڵم و دەستم کورتە. ئەو موچەی کە وەرێگرن لەم کۆمپانیایە ئێستا بەشی بژێوی خۆت و خێزان دەکەن؟ نەوەڵە بەشم ناکە، نە بەخوا بەشم ناکە. خۆ ئاگادارە ئەوەتە لەگەڵ عایلە دایمە ساس شەرمە لەسەر نەبوونەی، لەسەر فەقیرین، لەسەر نەبوونەی. ئێوە ماگانە چەندێ وەرەگرن؟ ئەو چاکە 350 بوو، ئێستاکە بووەتە 300. بۆ کڕینی نانی سبەی ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ژیانی خوا بەخێر بێسەر چاوم بۆ کەناڵەکەدا. ماوەی چەند ساڵە سەرقاڵم پیشەی؟ ماوەی وە 7 ساڵە. ڕۆژانە سەعات چەند هەڵەسی لە خەو و کەی دیتە سەرکارەکە؟ ساعات 7 دێم بۆ 12 نیمەڕۆ، 12 ڕێنەوە ساعات 1 یەمەوە سەر ئیشەکە بۆ ساعات 3. تا چەند ئاستەنگ و قورسی تایە بۆ تۆ بەتایبەت تا ڕادێک شتە تەمەنەوە و بڵین بە تەمەنی ئەمیشە بۆیەوە قورسە؟ ئەرە وەڵڵا ئیشە زۆر قورسە، ناخۆشە بۆ ئێمە، ئیشەکەمان زۆر ناخۆشە. خەڵک چۆنە ڕوانە لە میشەیەوە؟ ئەمیشەیەوەی لا پیرۆزایان تا چەند خەڵک هاوکارتانە ئاسی ڕۆشنبیری بەرزەکە کەمترین شت فڕێ تا بۆیەوە زۆرتر مای ئاستەنگی ویلاکەت؟ وەڵڵی خەڵکەکەی گوێی ناداتێ بەخۆیان زبڵەکە فڕێدا نایکە، شەکە فڕێدا نایکات تەنەکەی زبڵەکەەوە، بۆ ئێمە هەر ناخۆش. ئەوەتانی هی ماڵەکان دێنن لەو سەعایەکیشی فڕێدن، سیارات دەبەر قاپەکەیان ساری زبڵەکە نایکەنە سیارەکە دێنن لەو سەعارەیە فڕێدن، ئێمە گریەکەین. هەنایەکێم فەنگاوەتە دین و گەروون، هەنایەکێم فەنگاوەتە دین و گەروون. ئەیدا دەیدان، ئەیدا دەیدان لەم بازارە بێڕۆحمەدا دیانەرزان لەنان لەم بازارە بێڕۆحمەدا دیانەرزان لەنان. ئێمە نەبین ئەم شارە ئەکەن بۆ چیەکەنێ لەبەر پیسیە خزمەت شارەکەکەن هەڵێزمان زۆر لێ ناگرێت ساڵ شتێترمان بۆکن، بەڵام بۆ چی ئاوامان لێکەن؟ بۆی مەعاش لە هەموو شوێنە چەنە؟ 350 نییە مانای نیە 350 ماناگەن 300 مانەگەن دەستان ناگی بۆ مانێ ناگەن هەتا ئێوارە ئیش بکرد وا ئەڵانی سینە.
سواڵتان لێبێ و ماندوو نەبن چۆنن پاقاوەتاندا باشن حاڵتان باشە ماندوون ئەرە وەڵا هیلاکە بین و مانوین و بەخوا چەند ساڵە لە شارەوانین هەیە 12 ساڵی هەیە 15 هەیە هەیە 12 سە من خۆم 8 ساڵە لە شارەوانین بەڵام هەیە 15شی هەیە داواکەین بەشکمی شڵاممان کەنە ڕسمی معاشەکەشمان بەخوا 300 دیارە أنا والله ما أدري أنا والله أنا ما عندي سنة وليدي أنا والله ما أدري ولا خرج ما ناقي أنا ما يقصد على قاري كم زوج عليك أنا والله ما كما شنو أنا رتقيه الناس يدر ما كان أختي أنا دركان ما يكتبين يدي كان أنا والله تشنو أنا رتقيه خەڵک چۆن ڕێستان ناگری ینی بە بەرچاوی خۆتانەوە شتەکە فرێدا أنا والله فريدا أنا والله فريدا كسرت عليك أنا والله داواکاری چێت و هذا كان من بيجينا اشتغلوا بيجينا نحايكوا بيجينا سلة دابنين وكريستيانو أو تالي زعلك أو تالي لا الشيخ رزا في أنا ميجي نايو أيكنا نايو نقول كذا زعلك كريستيان أنا والله ئەوەی گوێبیستی بنووتەی بەشە لەو خاوەنکارانە بوو کە ڕۆژانە سەرقاڵی پاکردنەوەی شۆستە و شەقام و شوێنە گشتەکانن وەگەوان باسییان لەواگر بۆ ئەوان فرێدانی پارچە لایلۆنێکی بچووکیش یاخود کاغەزێکیش بۆ سەر شەقام و شۆستەکان مایی ئاستەنگی و ناڕەحەتیە چونکە ئەمان دوجار بەبێ گوێدانە دۆخی کەشوهەوا ڕۆژانە سەرقاڵی پاکردنەوەی ڕێگا و شەقام بەسەرەکەکانن تا ڕۆژێکی تر و لە پیشە و شوێنێکی جیاوازتر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.